السلام عليكم بەڕێزان. پارساڵ ئەم پێشبڕکیە تەنها لە هەولێر کرا. ژمارە بەشداربووان 169 بوون. دە لەوانە گەیشتنە قۆناغێکی پێشتر. 9 لەوانە کچ بوون، 1 کوڕ بەتەنیا بوو. دواتر لە کۆتایی 5 گەیشتنە قۆناغی کۆتایی لە ستێجێکی بەو شێوازە لە هۆڵی سەعاد عەبدوڵڵا، هەر 5 کچ بوون. دیار بوو ئەم هەڵوێستە بە دڵی کوڕان نەبوو. ئەم ساڵ ئەم پێشبڕکێ لە سەراستی کوردستانە 614 قوتابی بەشدار بووینە تێدا، 215 کوڕ، 399 کچ. بۆ قۆناغی دواتر بوونە 60، 28 کوڕ و 32 کچ. دواتر بۆ قۆناغی کۆتایی بوونە تەنیا 6، لەوانە 5 کوڕ و 1 کچ. کوڕەکان تۆڵەکەیان یاخۆ سندەوە بەڵام ماوە. لە پۆلی 12 هەمومان ئەزانین لە دەی یەکەمی پۆلی 12 لە هەموو بەشەکانەوە لە ئەسڵی دە 7 لەوانە کچن، کەواتە پێشبڕکێکە هێشتا بەردەوامە بزانین لە ساڵانی بێت وەزعەکە چی لێ دێتن. دوعای خێر و موفەقیەت بۆ هەموو لایەک ئەکەین. بە شێوازێکی گشتی و بەتایبەتی لەو گەلانەی وەکو ئێمەمانان لە کوردستان ئەو گەلەی خەم لە گەنجانی خۆی نەخۆتن، معنای ئەوە هەزر لە ئایندەدا ناکاتن. و ئەو گەلەی خەم لە پەروەردە نەخواتن و نەکاتە زمنی على الأقل 3 ئەولەویاتی سەرەکی ئەجندای خۆی لە ناو کار و ژیاندا، معنای ئەوە پلانێکی هەیە بۆ خۆکوشتن لە ئایندەدا. ئەو گەلانەی کە توانیانە بەرەو پێش بچن، وەزعیان باشتر لێبێتن لە هەر وەزعێکدا بوو بن و مێژوو شاهدە لەسەر ئەم نمونانە. مەدخەلی یەکێک لە مەدخەلە سەرەکیەکانی ئەوان پرۆسێسی پەروەردەیی بووە. ئەوش لەبەر 2 هۆ. 1 ئامانجی پرۆسێسی پەروەردەیی عمرێکی محەددەدە. ئەو عمرە باسی ئایندەی ئەو گەلەیە، منداڵن و گەنجن. و ئامانجی پرۆسێسی پەروەردەیی بەشێکە لەو مرۆڤەدا کە مێشکیتی کەسایەتیتی تا ئامادە بکەن بۆ ئەو ئایندەیە. کەواتە ئەگەر استیهدافی ئەو عمرە نەکرێتن کە ئایندەیە و مێشکی کە شخصیەتی ناوەڕۆکی، چونکە بەس مەوزوع عمر نییە، باسی کەسایەتیە بە دەرەجەی یەکەم، کەواتە ڕوویایەکی وازحی ئەسڵن نییە بۆ ئایندە. لە ئاستی عێراق بەداخەوە تەوسیفی واقعەکە ئەکەین تا ئێمە واقع بینانە بین بۆ ئەوەی بزانین چۆن بەرەو پێشتر بچین، نەک بەس نەقد بگرین. بەس تا ئێستا وەزع عێراق و کوردستان بەشێکە لێ لە لیستی کواڵەتی فێربوون و خوێندن ئەستەن لە دەرەی لیستەکەیە، لە ناو جەودەت التعلیمدا لەسەر ئاستی جیهان لە دەرەی تەصنیفەکەیە، ئەوی ژێگای داخە. ئەگەر بمانەوێ وەزعی پەروەردەی بەرەو پێش و بەرەو پاش بچیتن، 5 خاڵی سەرەکی هەن ضرورە فەرە تەرکیز لەسەر بکرێت. یەکەمیان فەلسفەیەکی پەروەردەیی واضح و دیاریکرا و بەرهەمی پرۆسێسی پەروەردەیی کیە، چییە، مەلامحی چیە و بۆچی ئێمە ئامادەیەکەین. ئەوە 1. 2 پرۆسێسی پەروەردە و فێربوون ئەببیتە یەکێک لە ئەولەویاتی دروستبوونی متمانە لە ناو گەلدا، بەتایبەتی عام، بەڵام بەتایبەتی کۆمەڵگا، قوتابخانە، خێزان، قوتابی. 3 پرۆسێسی پەروەردەیی ببیتە پەیامێکی پیرۆز، پەیامێکی مقدس و لە ضمنی ئەو ئەولەویاتانە بیتن، چونکە باسی شوناسی گەلێکە. هەموو ئەوانەی کە معنین لە بواری پەروەردەیی ئەڵێن پرۆسێسی پەروەردەیی باسی شوناسی گەلانە، ئەم گەلە چییە و بەرەو کوێ دەچیتن. 4 زۆر گرنگە دیسان پرۆسێسی پەروەردەیی وا لێ بێتن ببیتە بەرپرسیارەتێکی تاک و خێزان، پێش ئەوەی ببیتە ئەرکێک لەسەر شتێکی دەرەکی لە دەرەی ئەوانی تر ڕۆڵی خۆیان دەبێ بکەن، بێگومان لە جوواکە نوێیەکاندا قوتابخانە ماڵی دووەمە. ئەمما هەر دەبێ خودی قوتابی ئەو مەسئولیەتە هەڵبگریتن بۆ خۆی، چونکە باسی خودی خۆیەتی لە ناو ژیاندا، ژانی ئەوە وە خێزانەکەی، نەک ئەوە ئەرکێکە غەیری من پێ هەڵدەستێت، ئەرکێکە یەکێکی تر لەگەل من ئەو ئەرکە لەسەر شانی خۆی هەڵدەگری. 5 پرۆسێسی خوێندن بەتایبەتی لە سەدەی 21دا دەبێ ببیتە پرۆسێسێکی بەو شێوازە کە چێژ لێ ببین، بخۆین، ممتع بیتن،
لەو کەسەی کە تەقدیمی پرۆسەسی پەروەردەی و فێربوون دەکات وە لە جیهەتی تر فە لە ئالیات و لە وەسائل و لە هەموو سپێکترۆمی پرۆسەسی پەروەردی ئەبێ متعا چێژ تێدا هەبیت. کێشەکانی ئێمە وەکو کوردستان ڕاستی لەو جۆرە نین کە کەس توش نەبووبی زۆر جار ئێمە حەزەکەینەوە مەحفوظاتە بۆ خۆمان بڵێن من ئەزانم کوردستان معاناتی زۆری بینیوە بەڵام ێ بە تەنها نەبووینە لە مێژوودا و جۆرە معانات و مەئساتانەمان بینیوە ڕاستی غەیری ئێمە بینیوێتی ڕەنگە لە هەندێک مەقاتە خراپتریش بووینە ئەڵمانیا لە دوو جەنگی جیهانی گەورە دۆڕا هەر تەختیان کرد یابان لە جەنگی جیهانی دووەم بە قونبولەیەکی نوەوی هیرۆشیما و ناکازاکی تەختیان کرد دۆڕا و بە قونبلەی نوەوی یەکەم گەلەکە نوەوی لێ بدرێتن ئەو بوویە و تا ئێستا لە کەسی تر نەدراوە بەڵام لە کەمتر لە 50 ساڵ یابان ئێستا منافەسەی ئەو وڵاتە ئەکاتن کە قونبلەی نەوەوی لێیدا سنغافورە سەرۆک وەزیرانی کاتێک کە دەرچوو لە ژێر چەتری مالیزیا والیهات کە بگریێتن سەرۆک وەزیرەکانی بەڵام لەگەل ئەوەش لە کەمتر لە 50 ساڵ توانیتی لە اقتصادیاتە هەرە پێشکەوتنەکان ببیتن و مەعەلعلم عەردی نیە استیرادی خۆڵ دەکاتن بۆ وڵاتی خۆی پاسپۆرتی سنغافوری لە 2014دا یەکێک بۆ لە یەکەمین پاسپۆرتەکانی جیهان لە ماوەیەکی کردواتیانیان ئەوە بکەن جوولەکە لە جەنگی جیهانی دووەم هتلەر کردیانە ناو فرندا و سوتاندی و لە ڕۆنی ئەوان سابوونی دروست کرد هۆلۆکۆستێکی گەورە بەسەر ئەوانی داهێنە ئێستا شوازی ئیسرائیل لە زۆر مەحافلدا لە پێشەنگەکانن زۆر لەو نەمازجانە هەن ئەگەر ئیرادەیەک هەبیتن بۆ گۆڕانکاری بەرەو پێشچوون واگەر پلانێک هەبیتن ئیدارەیەکی وازە هەبیتن چۆن ئەو خەونە بکەینە واقع ئێمە هەوڵە دەین ڕاستی لە دەستگای ڕوانگە ستافی ئێمە ئەو کەسانی کە نزیکی ئێمەن ئەو ڕوحە لای ئێمە هەبیتون و ببەخشین ببینە بەشێک لەو پرۆسێسی بنیاتنانی گەل ئیمانمان بەوە هەیە مێژوو بە وردە دەستپێشخەری وردە گچکە دەست پێکەت هەزاران لەو جۆرە دەستپێشخەریانە پێکەوە کۆ ئەبنەوە مێژوو دروست دەکەن لە بەرچاوی ئێمە شاخی گەورە لە بەردی گچکە پێک دێتن بەحری گەورە دەریای گەورە لە دڵۆپە ئاوی گچکە پێک دێتن ئەو جهودانە هەندیکەم بن گرنگە ببن چونکە ئەگەر نەبوون کەواتە سفرە عەلەقەل ببن بەردەوام بن کۆ ببنەوە لەسەر یەکتر ئەو کاتە دەریاکە دروست دەبیت شاخ دروست دەبیت گەلێکی پێشکەوت و دروست دەبیتن پێش کۆتایی ئەمەوێ سپاسی هەموو ئەو قوتابخانانە بکەم بەڕێوبەرەکان مامۆستاکان ئەو قوتابیانەی کە متمانە بە ئێمەیان هەبووە بەشداریان کرد لەو پرۆسێسە سپاس و پیرۆزبایی بۆ ئەو قوتابیانی کە ئەوڕۆ لەسەر ستێجن و بۆ قوتابخانەکانی ئەوان دایک و باوکی ئەوان ئیداراتی تعلیمی وەزارەتی پەروەردە زۆر سپاس بۆ هەموو کەسێک بەڕێز وەزیر بەڕێز کاک بورهان ئەرگوشی کە ئەوڕۆ بە نوێنەرەتی وەزارەت و وەزیر لێرە ئامادە بووە بەڕێز کاک هەردی نوێنەری هەر 6 بەڕێوبەراتی گشتیەکانی پەروەردەی گشتی هەرێمی کوردستان زۆر سپاسان دەکەین بۆ ئەو یارمەتیدانە بەبێ جەنابتان ئەو کارە نەدەکرا خۆبەخشەکانی ڕوانگە وەستافی ڕوانگەکە ئەو ستافە مبدیعە کە توانیتی ئەو ستێجە جوانە تلڤیزیۆنی ئاوا هەموو کەسێک هەر کەسێک کە بەشدار بوو بیتن لەگەڵ ئێمە زۆر مەمنونیانین زۆر سپاسیان دەکەین یەقینمان بەوە هەیە کە بەبێ جەنابتان ئەو کارە ئیطلاقا نەدەکرا زۆر مەمنونتان ئاخر وشەی من ئاخر قسەی من قسەی ئیبراهیم لینکۆلنە کە باسی ئایندە ئەکەت و باسی گەل ئەکات ئیبراهیم لینکۆلن ئەڵێتن باشترین ڕێگا بۆ پێشبینیکردنی ئایندە ئەوەیە کە ئێمە بەشدار بین لە دروستکردنی ئەم ئایندەیە زۆر سپاس